بەناوی خدای گەورە و میهرەبان سڵاو خوێندکارە دەرەجەیەکەکانم ئەم کاتە و هەموو کاتێکتان باش جارێکی دیکە گەڕامە وڵاتان ئەم جارەیان هاتوین بۆ ئەوەی پەخشان وتار تەختی بکەین پشتیوان بەخوای گەورە. پەخشان پێناسەی پەخشان چییە؟ کاکە ئەگەر پێناسەی پەخشان لە بۆت هاتەوە دەلێ بریتیە لەو دەربڕین و نووسراوانەی کە هەست و سۆزی مرۆڤ نیشان دەدات. هەست و سۆزی مرۆڤ نیشان دەدات یەکسەر چم لە بۆ هەڵدەبژێری؟ هەست و سۆزی مرۆڤ نیشان دەدا یەکسەر بڕۆ پەخشانی هەڵبژێرە. پەخشانی نوێ بەگشتی بایەخ بە چ نادات؟ بە سەروان نادات. ئەوەکو هەڵبژاردن ئەگەر لە بۆت بێتەوە بڵێ ئایا چ جۆرە پەخشانێکمان هەیە بەگشتی بایەخ بە سەروان نادات دەڵێن پەخشانی نوێ، یان بە پێچەوانەوە بڵێ پەخشانی نوێ بەگشتی بایەخ بە چ نادات دەڵێن سەروە. بە شێوەیەکی گشتی ئەمە دوو جۆرە پەخشانمان هەیە بەڕێزان، دوو جۆرە پەخشانمان هەیە. پەخشانێکمان هەیە زانستیە، پەخشانێکمان هەیە ئەدەبیە. زۆر بە ئاسانی لە یەکتری جیا دەکەینەوە. لەبەر چە؟ لەبەرەوەی لە پەخشانی زانستی دەڵێ باز لە بابەتێکی زانستی دەکات هەست و سۆزی تێدا نییە. ئەگەر گوتی هەست و سۆزی تێدا نییە چە هەڵدەبژێری؟ پەخشانی زانستی هەڵدەبژێری هەست و سۆزی تێدا نییە. ئەگەر گوتی پەخشانی ئەدەبی دەڵێن پەخشانی ئەدەبی زیاتر بایەخ بەهست و سۆز دەدات، کەواتە ئەوانە دژی یەکترن. پەخشانی زانستی بایەخ بەهست و سۆز نادا، پەخشانی ئەدەبی زیاتر بایەخ بە سۆز دات. ئاگدار بە پەخشانی زانستی بنمونەوەکو چە؟ کیمیا، فیزیا، پزیشکی، بیرکاری. ئەدی پەخشانی ئەدەبی وتاری ئەدەبی، نامە، چیرۆک، یادداشت، ژیاننامە، وەرگێڕانی ئەدەبی بۆ ئەوەی کار لە بەرامبەرەکەی بکات و چێژێکیشی پێ ببەخشێت. ئەوە سەبارەت بە پەخشان. ئێستا ئەمە دین لە ناو پەخشانی ئەدەبی بنمونە باسی چ دەکەین؟ دەرسیمە چییە؟ وتارە. وتاری ئەدەبی باز دەکەین، دینە وتاری. کاکە پێناسەی وتار بە چ بناسینەوە بێ زەحمەت؟ پێناسەی وتار چ دەلێت لە پێناسەکەی؟ دەلێ هونەرێکی ئەدەبیە نووسەر بە شێوەیەکی کورت و ورد و سەرنجڕاکێش. کورت و ورد و سەرنجڕاکێشت دیت یەکسەر بزانە ئەوە پێناسەی وتارە. لایەنێکی ژیان باز دەکات و بیر و ڕای خۆشی دەربارەی دەخاتە ڕوو. کەواتە پێناسەی وتار بە چ دەناسیەوە؟ کورت و ورد و سەرنجڕاکێش. دینە خاصیەتەکانی وتار. وتار چوار خاصیەتی هەیە، چوار مواسەفاتی هەیە دەبی ئاگات لێبی. یەکەم کورتی، دەبێت وتار لە چەند پەڕێک تێپەڕ نەکات، دەبی کورد بی. دووەم لە بەرچاوگرتنی جوانکاری لە دەربڕین چی تێدابی؟ جوانکاری لە دەربڕینی تێدابی. سێەم بابەتی وتار، ئەو مەوزوعی کەوتاری لەسەر دەنووسێت، ڕنگدانەوەی هەست و سۆزی خاوەنەکەیتی. چوارەم ئاگات لێبی تەکنیک لە نووسین. تەکنیک لە نووسین، هەر نووسەرێک ڕێگایەکی تایبەتی بەخۆیە بۆ ڕوونکردنەوە داڕشتنی بابەتەکەی بە زمانێکی چۆن؟ بە زمانێکی ڕووناکبیری سەردەم. کەواتە ئەمن چوار خاصیەتم هەیە لە وتاری دەبی ئاگام لێبی. یەکەم دەلێ کورتی، یعنی دەبی وتار کوردبی لە چەند پەڕێک تێپەڕ نەکات. دوو جوانکاری لە دەربڕین، جوانکاری لە دەربڕین ئاگات لێبی، جەبەرچاوگرتنی جوانکاری لە دەربڕین. سێم بابەتی وتار، مەوزوعی وتار دەبی ڕنگدانەوەی چ بی؟ هەست و سۆزی خاوەنەکەی بی. ئەتو وتارێک دەنووسی ڕنگدانەوەی سۆزی تۆ، من وتارێک دەنووسم ڕنگدانەوەی سۆزی منە. تەکنیک لە نووسین دەبی بەکاربێ، هەر نووسەرێکیش ڕێگایکی تایبەتی بەخۆی هەیە لە بۆ داڕشتنی بابەتەکەی بە زمانێکی ڕووناکبیری سەردەم. جۆرەکانی وتار، ئەمە وتارمان زۆرە، سەبارەت بە جۆرەکان وتاری سیاسیمان هەیە، ئاینیمان هەیە، ڕەخنەیمان هەیە، مێژوویمان هەیە، کۆمەڵایەتیمان هەیە و ئەدەبیمان هەیە. ئەو جدەینە قۆناغی یەکەم. ئەمە سێ قۆناغمان هەیە لە وتاری بەڕێزان. دەبی ئەو سێ قۆناغەی ئەو ڕۆکە بین لێک جیا بکەینەوە لە یەک ڤیدیۆی بە جوانترین شێوە جیاوازی بکەین لە نێوانیان و کۆنتترۆلی بکەین. قۆناغی یەکەم ساڵی چەندە؟ 1939 گەشە سندن و لاوازبوونی بەرهەمی ئەدەبی پەیوەندی بە چبارە دۆخێک هەیە؟ سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری. کاکە بە ئاگدارت کەمەوە پێش ئەوەی ڕوونی بکەینەوە. ئێستا ئەمە دێن لە ناو قۆناغی یەکەمی وتار 1950 دەبی ئاگەمان لە سێشت بی. یەکەم گۆڤاری گەلاوێش، دەبی ئاگەم لە گۆڤاری گەلاوێش بی. دووەم دامەزراندنی کۆماری کوردستان. سێەم پێش شۆڕەشی تەمووزی 58. ئەو سێ دەبی ئاگات دەبی. کاکە گۆڤاری گەلاوێژ لە ساڵی چەند دەرچووە؟ لە ساڵی 1939 لە عێراق لە بەغدا دەرچووە بە درێژایی 10 ساڵ، یعنی هەتاوەکو 1949. ئێستا ئەمن لەسەر گەلاوێژی یەکشتم زانی 39 هەتاوەکو 49 لە عێراق دەرچووە دەکات 10 ساڵ. لە ماوەی دەرچوونی گۆڤاری گەلاوێژ چ ڕووی داوە؟ دەڵێ هەموو بەشەکانی ئەدەب چی؟
هەموو بەشەکانی ئەدەب بە تایبەتیش چ بە تایبەتی وتار گەشە سەندنێکی باشی بەخۆ دیتیە لە ڕووی ڕوخسار و ناوەڕۆکەوە. کەواتە ئەمن لەسەر گەلاوێژی دەبی دووشتی بزانم. یەک، گەلاوێژ ساڵی چەند هەتا چەند دەرچیە؟ 39 هەتاوەکو 49 دەکات 10 ساڵ لە عێراق دەرچووە. دووەم، لە ماوەی دەرچوونی گەلاوێژی وتار چی لێ هات؟ دەڵێ ئەدەب بەگشتی یەکەم جار ئەدەب بەگشتی یعنی هەموو بەشەکانی ئەدەب ببورن، هەموو بەشەکانی ئەدەب بە تایبەتی وتار گەشە سەندنێکی باشی بەخۆ دیتیە. ئەدی دامەزراندنی کۆماری کورسان دەڵێت تەوژمێکی تری وتار چییە؟ بەهۆی چییە؟ دامەزراندنی کۆماری کوردستانە ساڵی چەندە؟ 1946. ئەها گەلاوێژ 39 تا 49 پێش شۆڕەشی ینی ئەفۆن دامەزرانی کۆماری کورسان 46ە، بەس گەلاوێژ 39 تا 49. لەو ماوە کورتەی تەمەنی کۆماردا ئەدەب بەگشتی هەنگاوی بەرەو پێشەوە ناوە، هەنگاوی بەرەو پێشەوە ناوە. باشە، ئەوجە تەڵەبە هەیە ئەو دوای تێکەڵ دەکات. کاکە ئەگەر ناوی ئەدەب و وتاری هینا ئەوە گەلاوێژە. ئەگەر گوتی هەموو بەشەکانی ئەدەب بە تایبەتی وتار گەشە سەندنێکی باشی بەخۆ دیتیە ئەوە گەلاوێژی دەگرتەوە. بەس ئەگەر بەس باسی ئەدەبی کرد ئەدەب بەگشتی هەنگاوی بەرەو پێشناوە ئەدەب یەکسەر ئەمن چ هەڵدەبژێرم ئایدی چیە؟ دامەزرانی کۆماری کوردستان. چەندین گۆڤار و ڕۆژنامە لەو ماوەیە دەرچوونە ئاگات لەو ڕەنگە کەسکانەبی ڕەنگە سەوزانەبی زۆر زۆر گرنگە ساڵەکانیش بە تایبەتی. ڕۆژنامەی کوردستان هەلاڵە گڕوگالی منداڵان 46 چمان هەیە؟ ڕۆژنامەی کوردستان هەلاڵە گڕوگالی منداڵان ئەو سێ هەرسێکیان 46 ئایدی چنە؟ دامەزرانی کۆماری کوردستان. ئەو جاری دەینە پێش ساڵی 45ەکانی پێش شۆڕشی تەموزی 58 ساڵی 45ەکان. باشە، دلێت چەند ڕۆژنامە و گۆڤارێک هاتنە ئارەوە بەهۆیانەوە وتار هەنگاوی بەرچاوی ناوە، بەهۆیانەوە وتار هەنگاوی بەرچاوی ناوە. کەواتە ئەمن دەبی ئەو سێی لێک جیاکەمەوە. ناوێ ئەدەب و وتاری هینە هەموو بەشەکانی ئەدەب بە تایبەتی وتار گەشتنی باشی بەخۆ دیتووە گەلاوێژ. ئەگەر بەس ئەدەبی باس کرد ئەدەب بەگشتی هەنگاوی بەرەو پێش ناوە دامەزرانی کۆماری کوردستان. ئەگەر بەس باسی وتاری کرد وتار هەنگاوی بەرچاوی ناوە ئەوە ساڵی 45ەکان پێش شۆڕشی 4 تەموزە. ئەوجە ئاگات لەو سێوی دیسان دووبارە دەکەمەوە ئەوانە زۆر زۆر گرنگن. ڕۆناهی 41 نەزار 48 هیوا 57 ڕووناهی 41 ڕووناهی 41 نەزار 48 هیوا 57 41 48 57. باشە؟ یعنی ئەگەر مامۆستا لۆم هاتەوە گوتی ڕۆژنامەی کوردستان هەلاڵە گڕوگالی منداڵان، ڕۆژنامەی کوردستان و هەلاڵە و گڕوگالی منداڵان هاتەوە ئەوە ئایدی دامەزرانی کۆماری کوردستانە. باشە؟ ئەگەر ڕۆناهی هاتەوە لەگە نەزار لەگە هیوا ئەوە پێشی شۆڕشی 4 تەموزی 58 تەمەشاکە ناگەنە 58 یەکیان 41 48 57 ڕۆناهی 41 نەزار 48 هیوا 57. وتارنووسە دیارەکانی قۆناغی یەکەم چێنە؟ وتارنووسە دیارەکان بابزانی چێ چێنە؟ حوزنی مکریانی، عەبدوڕەحمان زەبیحی، جەلادەت بدرخان، ڕوقی قادری. ئەو جەمە تاقەتمان نییە و ناوانە ئەو هەلە بکەین وەرە ئەو هەلە بەرکە. حوزنی مکریانی بڵێ حوزنی حوزنی و زەبیحی و جەلادەت و ڕوقیە ئەو هەلە بەرکە. چێ کاکە تەمەشاکە حوزنی زەبیحی جەلادەت و ڕوقیە ئەو چوارەی ئەو هەلە بەرکە. حوزنی زەبیحی جەلادەت لەگەڵ ڕوقیە. حوزنی و زەبیحی و جەلادەت و ڕوقیە ئەو وتارنووسە دیارەکانی قۆناغی یەکەمن. ئەو جە لە هەر قۆناغێک ئەمە گرنگترین خاصیەتمان هەیە. ئەو خاصیەتانە بەڕاستی دەبی زۆر زۆر بەوردی ئاگات لێبی چکە زۆر زۆر گرنگە. چ دەڵێت؟ خاڵی یەکەم لەسەر زمانیە. دەڵێت زمانی وتار گەشەیان بەخۆ دیتیە چونکە زیاتر بەرەو کوردی پەتی دەبردران. زمانی وتار گەشەی بەخۆ بینی چونکە زیاتر بەرەو کوردی پەتی دەبردرا. هەرچەندە هەندێک جار وشەی چ تێدا بەکاردات وشەی عەرەبی دەقاودەقی تێدا بوو. دووبارە دەکەمەوە. خاڵی یەکەم زمانی وتار گەشەی بەخۆ دیتیە چونکە زیاتر بەرەو کوردی پەتی دەبردرا بەڵام هەندێک جار دەقاودەق وشەی عەرەبی تێدا بەکار هاتووە. دووەم
خاڵبەندی زیاتر باخی پێدرایە بەحسێ خاڵبەندی کرد بزانە قۆناغی یەکەمە. سێم بەهۆی سەرهەڵدانی وتارنووسی ژنەوە. وتارنووسی ژن لە قۆناغی چەندەم سەردەم قۆناغی یەکەم ژنی کورد هانددرا لە بۆ خوێندن و خوێندەواری ئەو خوێندن و خوێندەواری چی ئاگات دێبی ئەوە زۆر زۆر گرنگە خوێندن و خوێندەواری ئەگەر هاتەوە ئەو بابەتی سەرکی وتارە لە قۆناغی یەکەم ناوەڕۆکی وتارەکان بوو بابەتی سەرکی ناوەڕۆکی وتارنووسە ژنەکان بوو. جوانە یەکەم زمانی وتار گەشەی بەخۆ دیت چکە زیاتر بەرەو کوردی پەتی دەبردرا بەڵام هەندێک جاردە قاودە قوشەی عەرەبی بەکاردێنرا. دووەم خاڵبەندی زیاتر باخی پێدرا. سێم سەرهەڵدانی وتارنووسی ژنی کورد هاندرە لە بۆ خوێندن و خوێندەواری چکە خوێندن و خوێندەواری بابەتی سەرکی ناوڕۆکی وتارەکانیان بوو. خاڵی چوارەم وتاری وەرگێردراومان هەیە تەرجومە لە زمانێک تەرجمەی زمانێکی دیکە بکرێ لە زمانەکانی دیکەوە دەکرانە کوردی ناوەڕۆکی وتاری کوردیان پێدەوڵەمەند دەکرا. باشە کا دووبارەکەمەوە ئەخیر جار خاصیەتەکانی وتار چ بوو لە قۆناغی یەکەم. یەکەم زمانی وتار گەشەی بەخۆبینی چکە زیاتر بەرەو کوردی پەتی دەبرا هەندێک جاریشدا قاودە قوشەی عەرەبی تێدا بەکاردا. دووەم چ باخی پێدرا زیاتر خاڵبەندی. سێم وتارنووسی ژن سەر هەڵدەدات ژنی کورد هاندە لە بۆ خوێندن و خوێندەواری ئەوەش بابەتی سەرکی ناوڕۆکی وتارەکانی بوو. وتاری وەرگێڕراومان هەیە لە زمانەکانی دیکەوە دەکرانە کوردی ناوڕۆکی وتاریان پێدەوڵەمەند دەکرا. نمونەی وتار لە قۆناغی یەکەم چێمان لەگەلە شەونمی بەری بەیان. شەونمی بەری بەیان ئەها سێ پارچەیە بزانە لە چ گۆڤارێکە گۆڤاری دەنگی گێتی تازە بۆی بەبیرت بێتەوە. شەونمی بەری بەیان لە گۆڤاری دەنگی گێتی تازە 1946 دووبارە دەکەمەوە. شەونمی بەری بەیان نمونەی وتارێکی چییە؟ وتاری ئەدەبیە کاکەمە چه علاقەمان بە وتاری زانستی هەیە ئەمەوە وتاری ئەدەبی دەخوێنین. شەونمی بەری بەیان وتارێکی ئەدەبیە ئێچەیە شەونم ئێکامەرانیە شەونم ئێکامەرانیە لە ساڵی 1946 لە گۆڤاری دەنگی گێتی تازە بڵاوکرایتەوە دەرەجەیەکە. ئەوە قۆناغی یەکەم. قۆناغی دووەم تەمەشاکەن زۆر زۆر کەمە. قۆناغی دووەم با ڕاستەوخۆ باسی قۆناغی دووەم بکەین. دەڵێ لەم ساڵانەدا زۆر گۆڕانکاری سیاسی کۆمەڵایەتی ئابووری و ڕۆناگبیری کاریگەری قۆلیان لەسەر ئەدەبی کوردی بەجێشتووە. دەینە ئێرە چی گرنگمانەیە دەلێ لە دوای شۆڕشی 14 تەموزی 58 تەمەشاکە ئەمە لە قۆناغی یەکەم گوتمان پێش شۆڕشی 14 تەموز چکە قۆناغی یەکەم 39 تا 58 لێرە دەڵێن دوای شۆڕشی 14 تەموزی 58 چکە ها قۆناغی دوم لە 58 دەست پێ دەکات. دەڵێ یاساکانی ڕژێمی پێشوو گۆڕان بواری ڕادەربڕین و چاپەمەنی فراوانتر و ئازاتر بوو ئەمانە بوونە هۆی بەرەو پێشچوونی وتار. لەم قۆناغەدا بە تایبەتی بەهۆی ئەو گۆڤار ڕۆژنامانەی بڵاو دەکرانەوە ئەو گۆڤار ڕۆژنامانە چنە ئاگات دێبی شەفەق 58 ڕایگەل 59 بلێسەش 59 شەفەق 58 ڕایگەل و بلێسە 59 ڕۆژی نوێ 6 باشە ڕۆلی شۆڕشی 14 تەموز لە پێشخستنی وتار چۆن بوو دەڵێ یاساکانی ڕژێمی پێشوو گۆڕان بواری ڕادەربڕین و چاپەمەنی فراوانتر و ئازاتر بوو چەندین گۆڤار ڕۆژنامە دەرکەتون ئەوانە بوونەهۆی بەرەو پێشچوونی وتار ئەو گۆڤار ڕۆژنامانی ئایدی قۆناغی دووەمن لە دوای شۆڕشی 14 تەموز چوچنە شەفەق 58 ڕایگەل و بلێسە 59 ڕۆژی نوێ 6 دەرەجەیەکە. لێرە شتێکی زۆر زۆر گرنگمان هەیە دەلێ لە سەرەتای شێستەکاندا لە سەرەتای ساڵانی شێست لەبەر شۆڕشی ئەیلول و تێکچوونی وەزعە سیاسیەکەی لە سەرەتای ساڵانی شێستا تەمەشاکە بابەتی وتار بەرەو لاوازی و سستی دەڕوە. ئەمەیان گرنگە ئاگدار بە لە سەرەتای شێستەکان بابەتی وتار بەرەو سستی و لاوازی ڕۆیشتووە. وای لەبەر چه؟ لەبە هەلگیرسانی شۆڕشی ئەیلول و تێکچوونی وەزعی سیاسی لەبەر هەندێک بابەتی وتار لە سەرەتای شێستەکان بەرەو لاوازی و سستی دەڕوە. بەڵام لە ناوەڕاستی شێستەکان و دواتر چی لێ دێتەوە؟ لە ناوەڕاستی شێستەکان و دواتر بەهۆی دەرچوونی چەند ڕۆژنامە گۆڤارێک بوار بۆ گەشە سەندنی وتار ژیایەوە بەس بە وشەی بەبیرت بێتەوە وشەی بوار بۆ گەشە سەندنی وتار ژیایەوە. مامۆستا ئێستا ئەم زانیم لە سەرەتای شێستەکان بابەتی وتار چ لێ هاتیە؟ لاوازی و سستی بەخۆیەوە بینیوە بەرەو لاوازی و سستی ڕۆیشتووە. لەبەر چ؟ لەبەر شۆڕشی ئەیلول و تێکچوونی وەزعی سیاسی. ئەدی لە ناوەڕاستی شێستەکان و دواتر
بوار بۆ گەشە سندنی وتارژیایەوە بە وشەی بوار بەبیرت بێتەوە چمان هەیە ئەو جەمە لێرە ناوەڕاستی شێستەکان و دواتر ڕۆژنامەی برایی و برایەتیمان هەیە برایی و برایەتی ڕۆژنامەنە ئاگات لێبیت سلێمانیش گۆڤارە 68 برایی و برایەتی 67 ڕۆژنامەی برایی و برایەتی 67 گۆڤاری سلێمانی 68 وتارنووسە دیارەکانی قۆناغی دووەم چێنە عەزەدین مستەفا شێخ محەممەدی خاڵ ڕەمزی قەزاز ئەبوو زەید مستەفا سندی ئەو جەمە بابین لە خۆمان ئاسانکەین خاڵ عیزەدین چێ ناوی خاڵی عیزەدینە خاڵ عەزەدین ها لێرە بەس خاڵم وەرگرت لێرە عەزەدین ئەوەش چ وەردەگرین سندی وەردەگرین لێرە لەگە قەزازی خاڵ عەزەدین سندی قەزاز خاڵ عەزەدین سندی قەزاز ئەوە ئی قۆناغی دووەمە خاڵ یعنی شێخ محەممەدی خاڵ عەزەدین مستەفا ڕەسوول سندی قەزاز عەفوەن ئەبوو زەید مستەفا سندی قەزازیش یعنی ڕەمزی قەزاز کەواتە حوزنی و زەبیحی و جەلادەت و ڕوقیە ئەوەی قۆناغی یەکەم بوو بەس ئەگەر گوتمان خاڵ عەزەدین سندی قەزاز ئەوەی قۆناغی دووەمە باشە کاکە گیان ئاگات دەبی خاسیەتەکانمان مایە لە قۆناغی دووەم تازە باسمان کرد لە قۆناغی یەکەم دەماگۆ زمانەکە گەشەی بەخۆیەوە بینیە چکە بەرەو کوردی پەتی دەبدرا بەس هەندێک زاوشەی عەرەبی دەقاودەق بەکاردات لێرە چ دەرێ لێرە دەلێ زمانی وتار پوختەتر بوو لە ڕووی و شەوزاراوە دەوڵەمەندتر بوو پوختەتر بوو دەوڵەمەندتر بوو یەکسەر بزانە قۆناغی دووەمە بە تایبەتی زمانی نووسینی وتار بە چ زاراوەیەک بوو زۆر گرنگە ئەویان کرمانچی خوار و هەروەها و شەو زاراوەکانی دیکەی تێکەڵ کراوە کەواتە ئەگەر گوتی زمانەکە پوختەتر بوو لە ڕووی و شەوزارەوە دەوڵەمەندتر بوو بە شێوەزاری کرمانچی خوار و تێکەڵی زاراوەکانی کەش تێکەڵ کراوە بزانە قۆناغی دووەمە هەر بۆی بەبیرت بێتەوە پوختەتر بوو دەوڵەمەندتر بوو شێوەزارەکە چییە کرمانجی خوار و شەوزاراوەکانی دیکەی تێکەڵ کرا لە قۆناغی یەکەم لە خاسیەتەکان لە خاڵی دووەم دەمانگۆ خاڵبەندی زیاتر باەخی پێدرایە بەس لێرە چ دەڵێ ڕێنووسێکی ڕاست و دروست هەوڵ دراوە ڕێنووسێکی ڕاست و دروست پێی ڕۆکرێ شێوازە هونەریەکەی بەرز بیت و پڕبیت لە جوانکاری لەو لای خاڵبەندی بوو لێرە ڕێنووسی ڕاست و دروستان سێم لە ڕووی ناوەڕۆکۆ بابەتی سیاسی سەرەکیترین بابەت بوو باسی ئازادی خوازی پێشکەوتن خوازی بیر و باوەڕی نەتەوایەتی مافی کورد و ئەو بابەتانە دەکەن ئەمە لە قۆناغی یەکەم دەمانگۆ وتارنووسی ژن سەرهەڵدن سەرەکیترین بابەت خوێندن و خوێندەواریە بەس لێرە لە قۆناغی دووەم سەرەکیترین بابەتی سیاسیە ئۆکەی چارەم لە پاڵ گەشە سندنی وتاری سیاسی چی دیکەمان هەیە کۆمەڵایەتی و مێژوویشمان هەیە ئەگات دێبی ئاسۆی فراوانتریان لە بەردەم کرایەوە بە تایبەتی باسی ئەو بابەتانە کرایە پەیوەندی بەنەتەوەی کوردەوە هەیە لە پاڵ وتاری سیاسی باسی چ کرایە وتاری کۆمەڵایەتی و مێژووی قۆناغەش وەکو قۆناغی پێشتر زۆر وتار لە زمانی بێگانە چ لێ هاتینە زۆر وتار لە زمانی بێگانە وەرگێڕاون بۆ سەر زمانی کوردی لە هەموو بوارەکانی چوچ ئەدەبی و ڕووناکبیری زۆر وتار جارێک پرسیارێک هاتەوە گوتی ئایا وتاری وەرگێڕان وەرگێردرا و با بڵین ئەها لە زمانێک لە بۆ زمانشکە وەردەیجێڕی لە چ قۆناغێکەیە خاسیەتی چ قۆناغێکە هەم یەکەمە هەم دووەمە لەم قۆناغەش زۆر وتار لە زمانی بێگانە وەرگێردراون بۆ سەر زمانی کوردی لە هەموو بابەتەکانی لە هەموو بوارێکی چوچ ئەدەبی و ڕووناکبیری نمونەی وتار کێمان لەگەڵا ئێستا قۆناغی یەکەم شەونمی بەری بەیان بوو ئی کامەرانی بوو لە گۆڤاری دەنگی گێتی تازە ساڵی 1946 ئەدی لێرە ڕەمزی قەزازمان هەیە لە ساڵی 1967 بیستنەوەی برایی بەڵاو کرایتەوە ئەرێ برایی ڕۆژنامە بوو یان گۆڤار بوو ڕۆژنامە بوو باشە ڕەمزی قەزاز 67 ژمارە بیستنەوەی برایی بەڵاو کرایتەوە دەرەجەیەکە کاکە بابچینە قۆناغی سێم و کۆتایی بە وتار بینین قۆناغی سێم چمان هەیە هەموو جارێک کە باسی قۆناغی سێم دەکەین لە شعری بی لە وتاری بی دوایە دەچینە چیرۆکی یەکسەر ڕێکەوتنامە 11 ئازاری 1970 دێتە پێشەوە تا ڕادەیەکی باش پێشکەوتووە دوای ڕێکەوتنامە 11 ئازار وتار بەهۆی چیەوە بەرەو پێشچوو ئەم ڕوەگەشەی وتار چەندی خایاند باشە لە دوای ڕێکەوتنامە 11 ئازاری 1970 بزوتنەوەی ئەدەبی لە کوردستان تا ڕادەیەکی باش پێشکەوتووە باش ئەوە زانیمان پێشکەوتووە لەبەر چ لەبەر ئەو خاڵانە
گەلێکی یانە و کۆمەڵە بە دەرکەوتینە هەر یەکیان بۆ گەیاندنی بیری خۆیان چەندی گۆڤار ڕۆژنامەیان دەرکرد ئەمە ژوای کرد و تا وتار بەرەو پێشەوە بڕوات ئەو بارەدۆخەیە بزوتنەوەی ڕۆشنبیری هۆشیاری ناو نووسەر و جەماوەر خوڵقاند دەرچوونی گەلێک ڕۆژنامە و گۆڤاری چەوچە ئەدەبی زانستی ڕۆناکبیری ئەو گۆڤار ڕۆژنامانەی لە دوای ڕێکەوتنامە 11 ئازاری 1970 هەیتمان چییە؟ زانیاری هەفتە نووسەری کورد هەفتاویەک زانیاری هەفتە نووسەری کورد هەفتاویەک ڕۆژی کوردستانیش هەفتاویەکە زانیاری هەفتە نووسەری کورد هەفتاویەک ڕۆژی کوردستانیش هەفتاویەک گۆڤاری کۆڕی زانیاری کورد هەفتاوسێ ئەوجە ئەتو کۆڕی زانیاری کورزانی بچ بناسەوە چۆن دەمێ دیکە پێتم گوت شەونمی بەری بەیان سێ پارچەیە بڕۆ گۆڤارە سێ پارچەیەکە هەڵبژێرە دەنگی گێتی تاسە لێرەش بۆی بزانە کۆڕی زانیاری کورد سێ پارچەیە بزانە 1970 زانیاری هەفتە نووسەری کورد و ڕۆژی کوردستان هەفتاویەک لەگەڵ کۆڕی زانیاری کورد سێ پارچە هەفتاوسێ باشە ئێستا ئەمە زانیمان 1970 وتار بەرەو پێش چییە باشە نەمانگو 1970 دوای ڕێکەوتنامەکە بەرەو پێش دەڕوە وتار بەرەو پێشەوە دەچی ئەوە هەفتا بەرەو پێش چوە تاوەکو چەندی خایاند بێگومان ئەو ڕوەگەشەی بەرەو پێشتونی وتار هەتاوەکو 1970 خایاند کەواتە دەڵین 1970 هەفتە پێشکەوتنی بەخۆبینەوە گەشەی بەخۆسەندیە بەرەو پێش چووە هەتاوەکو 1970 بەڵام نسکۆی شۆڕەش و هەلگیرسانی شۆڕەش لە 1975 و چەند ساڵێکی دوای ئەوەش ئاستەنگیان لە بەردەم وتار دروست کردیە بوونە چەشنە ئاستەنگی لە بەردەم ئەدەبی کوردی بەگشتی و وتار دروست کرد چکە لەو کاتی ڕاگەیاندنی کوردی ئەو لەم چەند ساڵە ئەم ڕۆگەشەی پێشوینە ماوکەوتە ژێر فشارەوە کەواتە ئەم دەبی بڵێم هەفتا هەتاوەکو 1970 بەرەو پێش چییە باشە لە ساڵی 1975 دەبی لێرە بنووسم ئاستەنگ کاتیە بەردەم وتاری لۆی ئاسانبی لە بۆت هەفتا هەتاوەکو 1970 بەرەو پێش چووتار لەبەر ئەو سێ خاڵەی چەندین گۆڤار ڕۆژنامە گوتمان بە دەردەکەوی زانیاری هەفتە نووسەری کورد لەگە ڕۆژی کوردستان هەفتاویە کۆڕی زانیاری کورد هەفتاوسێ هەتا چەندی خایاند ئەو بەرەو پێشتونە هەتا 1970 ئەدی لە 75 و چەند ساڵێکی دواتر چلێ هات لە 75 و چەند ساڵێکی دواتر وتار ئاستەنگی بەخۆبینی ئەدەبی کوردی بەگشتی هوەری وتار بە تایبەتی ئاستەنگی لە بۆ دروست بوو چکە ڕاگەیاندنی کوردی کاتێک ڕاگەیاندنی کوردی لەو ساڵانەدا ئەو ڕوەگەشەی پێشووی نەما ڕاگەیاندنی کوردی کەوتە ژێر فشارەوە پرسیارێک لۆت بێتەوە ڕاگەیاندنی کوردی ئەو ڕوەگەشەی پێشووی نەما کەوتە ژێر فشارەوە کەنجی دەڵێم لە ساڵی 1975 و چەند ساڵێکی دوای ئەوە ئەو ڕوەگەشەی پێشووی نەما و کەوتە ژێر فشارەوە ئەو جەم لێرە با ئەوەی بزانم ئایا ئەو ئاستەنگانە کاتێک دێنە بەردەم وتاری وەزعی وتار چلێ دێ لە شاخ وەزعی وتار چلێ دێ لە شار شاخ و شارمان هەیە باری وتار لە ساڵانی دوای نسکۆی 75 لە شار و شاخ چۆن بوو لەگەڵ هەموو ئەو ئاستەنگانەش نووسەرانی کورسیان کردی لەگەر ئەو ئاستەنگانە لەگەڵ ئاستەنگەکان یەکەم جاربا بێمە شاری لە شار لە دوای نسکۆ ینی دوای 75 لەو چەند ژمارەکەمەی گۆڤار ڕۆژنامانەی کە لەو سەردەمە دەردەچوون چ و چومان هەبوو لە شاری هاوکاری بەیان ڕۆشنبیری نوێ هاوکاری و بەیان و ڕۆشنبیری نوێ ئەوە عیدی شاریە بەردەوام بوون و توانی ینی ژووتار بەرەو پێش بن کەواتە ئەو ئاستەنگانە شتێکی ئەوها نەبووە لە بەردەم وتار نووسەکانی شار دەڵێ لەگەڵ ئەو ئاستەنگانە نووسەرانی کورد لە ناو شار لە شارەکاندا لە دوای نسکۆی 75 بەردەوام بوون و توانیان وتار بەرەو پێشەوە بن ئەو گۆڤار و ڕۆژنامانەی کە لەو سەردەمە دەردەچوون چمان هەبوو ئەوانی شاری کۆنتترۆل کە هاوکاری بەیان ڕۆشنبیری نوێ هاوکاری بەیان ڕۆشنبیری نوێ ئەوە ئی شاریە ئەو جەبا بێمە شاخی کاکە نووسەرانی شاخیش لە دوای نسکۆی 75 لە بڵاوکراوەکانی شۆڕەش چاڵاکانە بایەخیان بە وتارداوە بە تایبەتی چ جۆرە وتارێک وتاری سیاسی لە ئێستاوە با پێت بڵێم لەگە گۆتمان شاخ یعنی سیاسی وتاری سیاسی باشە نووسەرانی شاخ لە دوای نسکۆ بایەخیان بە وتار داوە بە تایبەتی چ جۆرە وتارێک وتاری سیاسی ئەوجا ئەمە بابین لە بڵاوکراوەکانی شاخ چمان هەیە لە بڵاوکراوەکانی شاخ نووسەری کوردستانمان هەیە
گزنگ هەلمەت قەندیل هەلوێستی ئەدەب بانک نووسەری کوردستان گزنگ هەلمەت قەندیل هەلوێستی ئەدەب بانک ئەو جات و لایەکی جارێ بە جوانی کۆنتترۆلکە ئێ شاری چ بوو هاوکار و هاوکاری بەیان ڕۆشنبیری نوێ ئێ شاخی نووسەری کوردستان گزنگ قەندیل هەلوێستی ئەدەب بانک ئەو جەمن باشتەکت پێ بڵێم کەمەک ئیسیفادە لێ بکەیت کاکە ئاگاد لێبی ئەوانە تێکەل نەکەی ئێستا ئەوە نووسەری کووردە ساڵەکەشی هەفتاویە کە نووسەری کورد بەس ئەوە نووسەری کوردستانە ساڵەکەشی دوای نسکۆی هەفتا و پێنج ئاگاد لێبی ئەوە نووسەری کوردستانە ئەوە نووسەری کووردە نووسەری کوردۆت بێتەوە هەفتاویەکە نووسەری کوردستان هەفتا و پێنج چی دیکەمان هەیە ئەمە ئەگەر تەمەشا بکەین هەندێک شتمان هەیە پێک دەچن دەبی زۆر زۆر بە وردی ئاگاد لێبی دەرەجەیەکە بابینە ئێرە دەنگە دیارەکانی وتارنووسانی قۆناغیسم تەها بەرواری مستەفا نەریمان جەمال خەزنەدار دەبی وەکو خۆی لەبەرکەی لە قۆناغی یەکەم وتارنووسە دیارەکان چێ بوو حوزنی زەبیحی جەلادەت و ڕوقیە قۆناغی دووەم خاڵ عزەدین سندی قەزاز قۆناغی سێم تەها بەرواری مستەفا نەریمان جەمال خەزنەدار تەها بەرواری مستەفا نەریمان و جەمال خەزنەدار دەلێ لە ساڵانی هەشتا سەدەی ڕابردوو نووسەرانی کورد لە ڕێی بەرهەمە ئەدەبیەکان دژی سیاسی نێتەوەکەیان خەباتیان دەکرد هەر بۆیە وتارەکانی ئەو ساڵانە بۆ خۆیان بوونە بنەما و پێکەنەری پتەوی ئەدەبی کوردی پرسیارێک لە بۆم بێتەوە بڵێت وتارەکانی کام ساڵ بۆ خۆیان بوونەتە بنەما و پێکەنەری پتەوی ئەدەبی کوردی وتارەکانی کام ساڵ بۆ خۆیان بوونەتە بنەما و پێکەنەری پتەوی ئەدەبی کوردی ئیکام ساڵی دەڵێم ساڵی هەشتایەکانی سەدەی ڕابردوو چکە ئەو کاتی نووسەریانی کورد لە ڕێی بەرەمەکانیان دژی سیاسەتی توانەوەی نێتەوەکەیان خەباتیان دەکرد بۆیە وتارەکانی ئەو ساڵی بوونە بنەما و پێکێنەرێکی پتەوی ئەدەبی کوردی ئیت ساڵێک ساڵی هەشتایەکان کاکە خاسیەتەکانمان مایە و کۆتایی بە دەرسەکە دەینین ئاگەر لە خاسیەتەکان بی گرنگترین خاسیەتەکان ئەمە لەوەی خاسیەتەکانمان لە بیر نەستەوە لە قۆناغی یەکەم گوتمان زمانی وتار گەشەی بەخۆبینی بەرەو کوردی پەتی دەڕۆیشت بەڵام هەندێک جار دەقا و دەقوشەی عەرەبی بەکاردەهات لە قۆناغی دووەم گوتمان پوختەتر بوو دەوڵەمەندتر بوو زمانی وتار پوختەتر بوو لە ڕووی شەوزارەوە دەوڵەمەندتر بوو هەندێک شێوەزاری کرمانجی خواروو بەکاردەهات تێکەڵ دەکرا لەگەڵ زارە و شەوزارەوەکانی شێوەزاری دیکە لە قۆناغی سێم چ دەڵێم خاڵی یەکەم و دوم عایدی زمانی ئاگات دەبی دەلێ لە سەرەتای هەفتایەکان بەس ئەگەر ئەتوو ئامۆژگاریەک لە مامۆستای خۆت وەردەگری وەرە یەکەم جا ئەوانم لە بۆ لێک جیا بکەوە سەرەتای هەفتایەکان لەگە دوای هەفتا و پێنجی چەند و چەند مامۆستا سەرەتای هەفتا لەگە دوای هەفتا و پێنجی ئەوانم لۆ لێک جیاکەوە ئەو جەکیانیان گرنگترە دوای هەفتا و پێنجی زۆر زۆر گرنگە ئەو دوای هەفتا و پێنجەیە زۆر زۆر گرنگە با دەست پێ بکەین دەلێت لە سەرەتای هەفتا زمانی وتار چ لێ دێت گەشەیەکی دیار بەخۆ دەبینی کە لە قۆناغەکانی پێشتر بەو ڕادەیە نەدیترایە بە تایبەتی پرۆگرامی خوێندن لە قۆناغی ناوەندی ئامادەی بووە کوردی ئەمە ژوای کرد و شەو زاراوەی نوێ بێتە ناو فەرەنگی زمانی کوردی و دەوڵەمەندتری بکە باشە پرسیارێکمان هەیە لە قۆناغی سێیەم لە سەرەتای هەفتایەکان زمانی وتار چ لێ هات دەلێ گەشەیەکی ئەوها دیاری بەخۆ دیتیە لە قۆناغەکانی پێشتر نەبینرایە مەسەلەن چ ڕوویدایە و شەو زاراوەی نوێ هاتینە ناو زمانەکە هاتنە ناو فەرەنگی زمانی کوردیەوە پرۆگرامی خوێندن لە ئامادەی ناوەندی هەمووی بە کوردی دانرایە تەواو دووبارە دەکەمەوە لە سەرەتای ساڵانی هەفتە زمانی وتارگەشەیەکی ئەوها دیاری بەخۆ دیتیە لە قۆناغەکانی پێشتر بەو ڕادەیە نەبینرایە بە نمونە چ کرایە بە نمونە خاڵی یەکەم دەڵێ پرۆگرامی خوێندن لە قۆناغی ناوەندی و ئامادەی کرایتە کوردی دووەم کۆمەڵێک و شەوزارەوەی نوێ هاتین ناو فەرەنگی زمانی کوردیە و دەوڵەمەندتری کردیە ئەوە سەبارەت بە زمانی گوتمەت و ئەو دوو خاڵێ یەکەم و دوم هەردووک عایدی زمانیە دێمە دووەم لە دوای هەفتا و پێنجی دیاردەیەک بە ئاشکرا هەستی پێدەکرێت ئەوەیان زۆر زۆر گرنگە دیاردەیەک بە ئاشکرا هەستی پێدەکرێت بە تایبەتی لە بڵاوکراوەکانی چێن دەرێ لە ناو شار ئەویش بریتی بوو لە چە دەربڕینی ناڕاستەوخۆ دەربڕینی ناڕاستەوخۆ واتە پەنابردنە بەرچە بەکارهێنانی هێما و نیشانە ئەگەر گوتی لە کامە ساڵی دیاردەیەک بە ئاشکرا هەستی پێدەکرێت ئەویش
دەربڕینی ناڕاستە و خۆیە پەنابرنەبەر بەکارهێنانی هێمام نیشانە دەڵێم دوای 75 زمانەکە چ لێ دێ لە ناو شاری بریتی بوو لە دەربڕینی ناڕاستەوخۆ پەنابرنەبەر بەکارهێنانی هێمام نیشانە لە چێن دەری لە ناو شار ئێتەبعەن لە ناو شار ئێستا تو مەسەلەی ئازادی ئەو بابەتانە نووسەرەکان و تارنووسەکان لە چێن دەرێ زیاتر ئازادترن تەبعەن لە ناو شاخی بەس لێرە لە ناو شاری پێ ناکرێ هەموو شتی بڵێ لۆیە چ دەڵێ پەنایان دەبەر دەربڕینی ناڕاستەوخۆ بەکارهێنانی هێمام نیشانە ئەدی لە سەرەتای هەفتایەکان ئەمە لە کاتێکدا لە سەرەتای هەفتایەکان نووسەران بە بێتر سوسلکردنەوە هەست و سۆزی خۆیان دەردەبڕی چووکە بارەدۆخەکە چی لە بۆیان دروست کرد بوو ئازادی و سەربەستی بۆ نووسەران فراهم کرد بوو لۆی گوتمە و دوای 75ەکە گرنگترە سێم وتار وەک هۆیەک لە بۆ پاراستنی زمانی کوردی بەکاردێنرا لە قۆناغی یەکەم دەماگۆ خاڵبندی باەخی پێدرا لە قۆناغی دوم دەماگۆ ڕێنووسێکی ڕاست و دروست لە قۆناغی سێم وتار وەک هۆیەک بەکاردێ لە بۆ چێ لە بۆ پاراستنی زمانی کوردی وەکو هۆکارێک لە بۆ پاراستنی زمانی کوردی بەکاردێنە چکە ڕژێمی دوژمن هەولی شێواندن و لە ناوبردننی کوردی دەدا دوای 75 جیاوازی کەوتە نێوان نووسەرانی شار و شاخ لە چ جیاوازیەکە کەوتە نێوانیان لە خستنە ڕووی بابەتەکان چکە ئەو سەربەستیی نووسەرانی شاخ هەیان بوو هەرگیز نووسەرانی شار نەیان بوو تەبعەن ئەو بابەتانەی کە ئەتو ئازادبی هەموو شتێک باز دەکەی لە شاخ بەس ئەگەر ئازادی و سەربەسیت نەبی لە ناو شار ناتوانانی هەموو بابەتێک باسکەی لۆیە جیاوازی کەوتە نێوان نووسەرانی شاخ و شار لە چ لە خستنە ڕووی بابەتەکان و ڕوژاندنی مەوزوعەکان بابەتەکان چکە ئەو سەربەستی نووسەرانی شاخەیان بوو ئیشاری نەیان بوو باشە کاکەگیان دووبارە دەکەمەوە دوای 75ەکان ئەوە لەگەر ئەوەی زۆر گرنگە سەرەتای هەفتایەکان زمان گەشەی دیاری بە خۆدی تێ لە قۆناکانی پێشترەوە نەبینرایە پرۆگرامی خوێندن لە ناوەندی و ئامادەی کرایتە کوردی بە کوردی دانران دووەم کۆمەڵێک وشە وزارەوە هات ناو فەرەنجی زمانەکە لە دوای 75 دیاردێک بە ئاشکرا هەستی پێدەکرێت ئەویش پەنابرنەبەر بەکارهێنانی هێماو نیشانەیە واتە دەربڕینی ناڕاستەوخۆ لەبە لە کاتێکدا لە سەرەتای هەفتایەکان نووسەران بێت و سوسکردنەوە سۆز و خۆیان دەردەبڕی ئەو لە چێن دەرێ بوو پەنایان دەبەر دەربڕینی ناڕاستەوخۆ هێماو نیشانە ناو شار وتار لە قۆناغی سێم لۆچ بەکاردەهات وەک هۆیەک بۆ پاراستنی زمانی کوردی بەکاردەهات لە دوای 75 جیاوازی کەوتە نێوان نووسەرانی شاخ و شار لە خستنە ڕووی بابەتەکان لە کۆتاییشدا لێرە چ دەڵێ وتاری سیاسی ئاگاد لێبی وتاری سیاسی لە ڕۆژنامە و گۆڤارەکانی ناوشار پاشەکشەی کرد بەڵکو لە شاخی چ لێ دێ وتاری ئەمە لەگە گۆتمان وتاری سیاسی یعنی چێ لەسەرەوەش بێتم گۆ دەمێتکە وتاری سیاسی یعنی شاخ لە بڵاوکراوەکانی شاخ ئەوجە شاخ و ناوشۆڕەش یەک شتە ئاگاد لێبی شاخ ناوشۆڕەش یەک شتە لۆت بێتەوە وتاری سیاسی لە بڵاوکراوەکانی شاخ واتە ناوشۆڕەش بایەخێکی زۆری پێدرا و زیاتر گەشەی کرد ئەدی ئیشاری ئەدی ئەگە باسی شارمان کرد لە شاری نووسەرانی شار هەوڵیاندا لە ڕێگەی وتاری کۆمەڵایەتی مێژووی ڕۆشنبیری گشتی چ کۆمەڵایەتی مێژووی ڕۆشنبیری گشتی بیر و بۆچوون و هەست سۆزی نەتەوەی پیشان بدەن وەکو نمونە وتارەکەی چێمان بە نمونە لەگەلە سەبری بۆتانی ئەها لە قۆناغی یەکەم شەونمی بەری بەیان لە گۆڤاری دەنگی گێتی تازە ئێکامەرانی 1946 وتارێکی ئەدەبی بوو لە قۆناغی دووەم نمونە چێمان هەبوو ڕەمزی قەزازمان هەبوو 67 ژمارە 29 برایی بەڵاوی کردەوە نییە ئەو جارەی سەبری بۆتانیمان هەبوو نمونەی وتار ئەو جەلێرە چم لۆتان کردی خوێندکارانی ئازیز تەمەشاکەن هەرسێ قۆناغەکەم هینایتە تەنیشت یەکتری چم هینایتە تەنیشت یەکتری ئەو شتانەی کە تەڵەبە کێشەی لێ هەیە و پێی لەبەر ناکرێ لێرە لە بۆتم کردیتە جیاوازی هینایتمە تەنیشت یەکتری بە تایبەتی ئەو شتانەی کە زۆر گرنگن وەکو چ خاصیەتەکان ها مەسەلەن بنمونە زمانی وتار لە قۆناغی یەکەم گەشەی بە خۆدیتیە بەرەو کوردی پەتی دەبرا وشەی عەرەبی دەقاودە قەندەجا بەکاردەهات لە قۆناغی دووەم پوختەتر بوو دەوڵەمەندتر بوو شێوەزارەکە چ بوو کرمانجی خوارد لە قۆناغی سێم دەلێت لە سەرەتای هەفتایەکان گەشەیەکی دیاری بە خۆدی تێ لە قۆناغەکانی پێشتر نەبینرایە بەڵام لە ناو شاری پەنایان دەبەر دەربڕینی ناڕاستەوخۆ هێماو نیشانە ها لێرە بە جیاوازی دەتوانی خاصیەتەکان کۆنتترۆلکەی باشە نمونەی وتارەکان تەمەشاکە بەم شێوازەیە یان لێرە ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە کێشەیە پێت لەبەر ناکرێ ئیسعاتە لە لای تو هاتیمە هەموم لە بۆ دانایە
مەسەلەن قۆناغی یەکەم لەگە دامەزرانی کۆماری کوردستان ئەو سێمان هەیە، لەگە پێش شۆڕەشی تەمووز ئەوانەمان هەیە. باشە قۆناغی دووەم دوای شۆڕەشی تەمووز لە ناوەڕاستی شێستەکان و دواتر. قۆناغی سێم دوای ڕێکەوتنامەی 11 ئازار هەمووی بە ساڵەوە دامنایە لە شاخی ئەها دەبی ئاگات لەوانەبی. باشە کاکە ئەوانە بەم شێوازەیە هەمووی جیاوازیمان کردیە لە نێوانیان لە ئەوی بە ئاسانترین شێوە ئەتوو کۆنتترۆلیان کەی و هیچ مشکلت لیان نەبی. لێرە حوزنی زەبیحی جەلادەت ڕوقیان وتارنووسە دیارەکانی قۆناغی یەکەم خاڵ عەزەدین سندی قەزاز وتارنووسە دیارەکانی قۆناغی دووەم تەها بەرواری مستەفا نەریمان جەمال خزدار قۆناغی سێم ئەو جەبابەین ڕوحی پرسیارەکان بکێشین. چ دەڵێ کاکە؟ بابەتەکانی پەخشانی زانستی بریتین لە چ؟ پزیشکی، ژیاننامە، یاداشت، چیرۆ کامەیان ڕاستە زانستیە؟ پزیشکی. دووەم دەڵێ پەخشانی ئەدەبی ئەو پەخشانەیە زیاتر بایەخ بە هەست و سۆز نادات نەخێر، کێش و سەروا دەدات نەخێر، هەست و سۆز دەدات کەواتە سی ڕاستە وشەواتە نادات. کەواتە دەرین پەخشانی ئەدەبی ئەو پەخشانەیە زیاتر بایەخ بە سۆزدا. کۆڕی زانیاری کورد لە ساڵی چەند هاتەکایەوە؟ ئەدی پێتم نەگۆ دەمێت کە گوتم کۆڕی گۆڤاری کۆڕی زانیاری کورد چەند پارچەیە سێ هەر بۆی بزانە 1970 گەلاوێژ لە ساڵی چەند هەتا چەند دەرچووە 39 تا 49 ئەوەیە زیاتر بایەخ بە هەست و سۆز دەدات بۆ ئەوی کار لە بەرامبەرەکەی بکات و چێژی پێبەخشێ پەخشانی ئەدەبی. باشە نووسەرانی شاخ لە بڵاوکردنەوەی ناو شۆڕەش یعنی ناو شاخ نووسەرانی شار تەبعەن ساڵاکیانە بایەخیان بە وتارداوە بە تایبەتی چ جۆرە وتارێک وتاری سیاسی. وتاری سیاسی باشۆ شەونمی بەری بەیان وتارێکی ئەدەبی 1946 لە چ گۆڤارێک بڵاوکرایتەوە؟ شەونمی بەری بەیان سێ پارچەیە بڕۆ سێ پارچەی هەڵبژێرە دەنگی گێتی تاسە. سەرەتای کام لەم ساڵانە نووسەران بێتر سوسلکردنەوە سۆز و بیری خۆیان دەردەبڕی لە سەرەتای هەفتایەکان بەبێت ترس و سلکردنەوە سۆزی خۆیان دەردەبڕی سەرەتای هەفتایەکان بەس دوای هەفتا و پێنجی ئەو جەگوتمان پەنا دەبەنە بەر دەربڕین ناڕاستە خۆی بەکارێنانی هێمامیشانە. زمانی وتار لە بڵاوکراوەکانی ناو شار دوای هەفتا و پێنج چۆن بوو زمانەکە گەشەیەکی زۆر دیاری بەخۆبینی ڕاستە. دەربڕینی ناڕاستە خۆ پەنابرنە بەر بەکارێنانی هێما و نیشانە ڕاستە. کوردی پەتی ئاگدار بە گوتم قۆناغی سێم دوو خاڵمان هەیە ئایدی زمانی ئەوەی یەکەم باسی دوای هەفتا دەکا ئەوەی دووەم باسی دوای هەفتا و پێنجی دەکا. پرسیارەکە دوای هەفتا و پێنجی دەبێت دوای هەفتا و پێنج یعنی دەربڕینی ناڕاستە خۆ پەنابرنە بەر بەکارێنانی هێما و نیشانە ڕاستە. وەڵامی بی کەی وتاری کوردی ڕێنووسێکی ڕاست و دروستی پەیڕەو کردو و شێوازە هونەرەکەشی بەرزە و پڕە لە جوانکاری ئەوە لە قۆناغی دووەم بوو 58 لە بۆ هەفتە. ئەو ڕووەگەشەی بەرەو پێشچوونی وتار تاکەی خایەن بەرەو پێشچوونی وتار هەتاوە 1970 خایەن 75 تووشی ئاستەنگ دەبی. وتاری شەونمی بەری بەیان کەی نووسراوە؟ ئی کامەرانی 1946 کەی جیاوازی کەوتە نێوان نووسەرانی شاخ و شار لە خستنە ڕووی بابەتەکان دوای نسکۆی 75. وەڵامی دی یەکێک لەم گۆڤار و ڕۆژنامانە لە 48 دەرکەوتووە ڕۆناهی 41 نەزار 48 هیوا 57 48 یعنی نزار. کەی بوار بۆ گەشە سندنی وتار ژیایەوە؟ بوار گۆتمەت و وشەی بوار بۆی بیناسەوە لە سەرەتای شێستەکان تووشی ئاستەنگ و تووشی بابلین سستی و بەخۆ دەبینی بەس لە ناوەڕاستی شێستەکان و دواتر بوار بۆ گەشە سندنی وتار ژیایەوە ئاگدار بە کەواتە وەڵامی ئەی. گۆڤاری هەلالەت دەرکەوت لە سەردەمی چ دامەزراندنی کۆماری کوردستان لە بڵاوکراوەکانی شاخە ئێشاری گوتمان چێوچێنە هاوکار بەیان ڕۆشنبیری نوێ هاوکاری بەیان ڕۆشنبیری نوێ هاوکاری و بەیانی هەلنابژێرم زانیاریان بانک تەواوە بانک ئێشاخیە. لە کام ماوەدا زمانی نووسینی وتار بە دیالێکتی کرمانجی خوارووە و تێکەل کراوە بەو شەو زارەوەکانی دیکە لە قۆناغی دووەم یعنی 58 لە بۆ هەفتە. وەڵامی بی گۆڤاری کۆڕی زانیاری کورد 1 2 3 سێ پارچەیە ینی بڕۆ 1970 هەڵبژێرە. ساڵی چەند ڕۆژنامەی برایی دەرچووە؟ برایی 67 ڕۆژنامەی برایی و برایەتی 67 گۆڤاری سلێمانی 68 کاتە 67 برایی یعنی وەڵامی ئەی. وتارەکانی کام لەم قۆناغانە بەوەی دەرکەوتنی گۆڤاری گەلاوێژ گەشتسەندی باشی بەخۆبینیە گەلاوێژ لە قۆناغی یەکەم هەیە 39 تا 50
هەشت بۆ باری گەلاژ بەخۆ 39 تا 49 دەرچی یان دەکەوتە ناو ماوەی قۆناغی یەکەم. دەرکەوتنی گۆڤاری نووسەری کورد بەهۆی کاریگەریەوە چ بوو؟ بەیاننامەی 11 ئازار 1970. لە قۆناغی 58 لە بۆ هەفتا زمانی وتار چلێ هات پوختەتر بوو لە ڕووی شەوزارەوە دەوڵەمەندتر بوو. وەڵامی سی 58 لە بۆ هەفتا زۆر وتار لە زمانی بێگانە وەرجێڕاون بۆ سەر زمانی کوردی لە هەموو بوارەکانی ئەدەبی و ڕووناکبیری. ئەدەبی و ڕووناکبیری کام لەم بڵاوکراوانە 1970 دەرچووە. 1970 کام لەم بڵاوکراوانە لە ساڵی 1970 دەرچووە. ڕۆژی کوردستان. ڕۆژی کوردستان. وەڵامی ئەی دیاردەی دەربڕینی ناڕاستەوخۆواتە پەنابرنەبەر بەکارهێنانی ڕەمز و نیشانە لە وتارەکانی ناوشار هەستی پێدەکرێت لە ساڵی چەند؟ دەربڕین ناڕاستەوخۆ پەنابرنەبەر بەکارهێنانی هێمانشانە دوای 75 نی 75 دەبشێرم بی لەبەر چاوگرتنی جوانکاری لە دەربڕین یەکێکە لە خاصیەتەکانی وتار. ئەمە بەس باسی خاصیەتی وتارمان کردێ مادام پرسیارسە خاصیەتیاتەوە. یەکێکە لە دەنگە دیار و قەڵەمڕەوانەکانی وتارنووسین لە قۆناغی هەفتا لە بۆ نۆتیەک تەها بەرواری. یەکێکە لە نووسەرە ناودارەکانی وتار لە قۆناغی 58 لە بۆ هەفتا 58 لە بۆ هەفتا چ بوو؟ خاڵ عەزەدین سندی قەزاز. خاڵ عەزەدین سندی قەزاز لە چێن دەرەیە؟ ئەوەیە قەزاز، ڕەمزی قەزاز. کام لەمانە لە بڵاوکراوەکانی شاخە؟ شاخ ئێ شاری هاوکار و بەیان و ڕۆشنبیری نوێ. بەیان و ڕۆشنبیری نوێ هەل نابژێرم چانە هەلوێستی ئەدەب ڕاستە لە بڵاوکراوەکانی شاخە. یەکێکە لە نووسەرە ناودارەکانی وتار لە 58 لە بۆ هەفتا خاڵ عەزەدین سندی قەزاز ڕەمزەکەی بوو. ئەوە خاڵ هاتیەکەواتە وەڵامی ئەی ڕاستە. هونەرێکی ئەدەبیە بە شێوەیەکی کورت و ورد و سەرنجڕاکێش. کورت و ورد و سەرنجڕاکێش پێناسەی چییە؟ وتارە. لە ماوەی دامەزراندنی کۆماری کوردستان چەندین گۆڤار ڕۆژنامە دەرچوونچان لەوانە ئاگی دامەزراندنی کۆماری کوردستان بوو هەڵاڵە. پرسیاری 34 دەلێت دەربارەی گرنگترین خاصیەتەکانی وتار لە قۆناغی هەفتا لە بۆ نۆتیە کام لەمانە ڕاستە؟ زمانی وتار پوختەتر بوو لە ڕووی شەوزارەوە دەوڵەمەندتر بوو ئەو قۆناغی دووەمە غەڵەتە. زمانی وتار گەشەی بەخۆ بینیوە چکە زیاتر بەرەو کوردی پەتی دەبردرا غەڵەتە ئەوە قۆناغی یەکەمە. بۆی سەرەڵدانی وتارنووسی ژنەوە ژنی کورد هاندرا لە بۆ خوێندن و خوێندەواری غەڵەتە ئەوە قۆناغی یەکەمە. وتار وەک هۆیەک لە بۆ پاراستنی زمانی کوردی بەکاردێنرا وەڵامی دی ڕاستە. یەکێکە لە نووسەرە ناودارەکانی وتار لە قۆناغی 58 لە بۆ هەفتا تازە گوتمان خاڵ عەزەدین سندی قەزاز. خاڵ عەزەدین سندی قەزاز ئەوە عیزەدینە کەواتە وەڵامی دی. لە دوای بۆشایی گەلێک یانە و کۆمەڵە دەرکەوتن هەریەکەیان بۆ گەیاندنی بیری خۆیان چەندی گۆڤار ڕۆژنامەیان دەرکرد بۆ هۆی بەروپێشچوونی وتار. لە دوای ڕێکەوتنامە 11 ئازار 1970 وەڵامی دی. پرسیاری 37 یەکێک لە تایبەتمەندیەکانی وتار لە قۆناغی هەفتا لە بۆ نۆتیەک تایبەتمەندی وتار. زمانەکە پوختەتر بوو. نەخێر پوختەتر لە قۆناغی دووەمە. خاڵبەندی لە قۆناغی یەکەمە. دەربڕینی ناڕاستەوخۆ ئەوەیان تەواوە. سەرهەڵدانی وتارنووسی ژنیش قۆناغی یەکەمە کەواتە وەڵامی سی ڕاستە. هونەرێکی ئەدەبیە نووسەر بە شێوەیەکی کورت و ورد و سەرنجڕاکێش مادام کورت و ورد و سەرنجڕاکێشمانی وتاری هەڵدەبژێرین. وتارەکەی ڕەمزی قەزاز لە ساڵی 1960 لە ڕۆژنامەی برایی باشە نەکبرایەتی ئەوە ئاگاد لێبی زۆر لێنێزی کە دەتی چەل دەبژێری برایی تەمەشاکە. پرسیاری 39 نەبوو ئێستا لە بۆی دەگەڕینەوە لۆ ئەوەی بتە دەرس و عیبرەت لە بۆت باشە. 29 برایی بەڵاوی کردیتەوە. 29 برایی ئاگاد لێبی تەوزە تەڵەبە هەیە چیە برایەتی هەڵبژاردیە و دوایش گلەی کردیە کاکەی جان دەبی لێکی جیا بکەیەوە. شمارە 29 ڕۆژنامەی برایی. کام لەمانە لە بڵاوکراوەکانی شاخە هاوکاری و بەیان و ڕۆشنبیری نابی هەڵبژێرم هیچیان تێدانی هەلوێستی ئەدەب سی ڕاستە. یەکێکە لە وتارنووسە دیارەکانی 1950 مان بە چ دەناسیەوە؟ حوسنی زەبیحی جەلادەت و ڕوقیە. چانی تێدایە؟ وەڵامی ئەی جەلادەت. شەونمی بەری بەیان وتارێکی ئەدەبیە لە نووسینی چێە؟ شەونم ئێ کامەرانیە. کام لەمانە لە گرنگترین خاصیەتەکانی وتارە 58 لە بۆ هەفتا وەک هۆیەک پاراستنی زمان ئەوە قۆناغی سێمە. ژنی کوردهانرا بۆ خوێند و خوێندەواری قۆناغی یەکەمە. ڕێنووسی ڕاست و دروست دەرەجەیەکە وەڵامی سی ڕاستە. خاڵبەندیش قۆناغی یەکەم هەمان بوو.
لە دوای 75 نووسەرانی شار هەوڵیانداوە لە ڕێگای کام لە وتارانە بیر و بۆ چوونە سۆزینێتەوەی پیشان بدەن لە ڕێگەی کام گۆڤارەوە هەوڵیاندایە نووسەرانی چه شار ئەگە ئێ شاخ باە بە سیاسی ڕاز و بەزمادام شارە مێژووی ڕۆشنبیری گشتی کۆمەڵایەتی هەمویان ڕاستن پێش شۆڕەشی تەمووز چەندی ڕۆژنامە و گۆڤاری تر هاتنە ئاراوە ڕۆناهی 1940 لە ڕووی ناوەڕۆکۆ سەرەکیترین بابەتی وتار لە قۆناغی دوم چ بوو سیاسی بی کام لەمانە لە گرنگی خاستەکانی وتارە لە 58 لە بۆ هەفتا خاڵبەندی قۆناغی یەکەمە ئەوەش قۆناغی یەکەمە سیش پوختەتر دەوڵەمەتر قۆناغی دووەمە سی ڕاستە دەربڕی ناڕاستە خۆش ئەوە قۆناغی سێمە کەواتە سیل دەبژێرم دوای نسکۆی 75 نووسەرانی شار هەوڵیانداو لە ڕێگەی کام لە موتارەنە بیر و بۆچوونە سۆزیخوان دەربن مێژووی کۆمەڵایەتی ڕۆشنبیری گشتی هەمویان ڕاستن دەربارەی وتار لە قۆناغی 58 لە بۆ هەفتا کام لەمانە ڕاستە حوزنی مکریانی عەبدوڕەحمان زەبیحی جەلادەت و ڕوقیە دیارترین نووسەرانی ئەم قۆناغن دەلێت لە قۆناغی 58 لە بۆ هەفتا 58 لە بۆ هەفتا کۆدەکەی چ بوو خاڵ عەزەدین سندی قەزاز کەواتەوە غەڵەت ئەوە جەماعەتی قۆناغی یەکەمن زمانی نووسینی وتار بە زاراوەی کرمانجی خوارو بوو شەو زاراوەکان تری تێکەڵ کراوە دەرەجەیەکە ڕاستە لەم قۆناغە وتار وەکو یەک پاراستنی زمانی کوردی بەکاردێنرا ئەوە قۆناغی سێمە لەم قۆناغە وتاری شەونمی بەریبەیانی کامەران مکری لە گۆڤاری دەنگی جێتی تازە بڵاوکرێتەوە نەخێرەوەی قۆناغی یەکەمە کەواتە وەڵامی بی ڕاستە یەکێکە لە تایبەتمەندیەکان خاصیەتەکانی وتار لە قۆناغی 58 لە بۆ هەفتا ئەوەیە زمانی وتار بە زاراوەی کرمانجی خوارو بوو شەو زاراوەکانی تری تێکەڵ کراوە گۆڤاری هاوار لە ڕووی ناوەڕۆکەوە زیاتر هەوڵی داوە چ بخاتە ڕوو گۆڤاری هاوار ئەو پرسیارەیە ئی بابەتی چیرۆکە دەرسی داهاتوو ڕێک دەینەوە پێشتان باشە دیارە بە هەڵە خۆی هاویشتە ئێرە گۆڤاری هاوار ئەمە دەرسی داهاتوو باز دەکەین ئەمەش پرسیارە بەرایەکان خوێندکارانی ئازیز ئەمەش پرسیارە بەرایەکانە هەروەکو دەبینن پرسیاری جوانی تێدایە بەڕاستی ئاگاتان لێبیت باشە لای خۆتان سکرینی بکەن یان هەر ئێستا تەمەشای بکەن و ڕایگرن ڤیدیۆیەکە ئەگەرنە ئەوش وەڵامەکان دانراوە من لێرە دەمەوێت یەک ئامۆژگاری بکەم باوەیشان هەر بابەتێک دەخوێنی ڕێزمانە ڕەوانبێژیە ئەدەبە کوردی عەرەبی ئینگلیزی بڕۆ هەموو دەرسەکان دوای هەر بابەتێک پرسیاری وزاری و بەرایی و ئەوانە ڕوون یعنی حەل بکە باشە پرسیارە تایبەتیەکانیشمان هەیە لە مەلزەمەیەک بە ناونیشانی کۆگای پرسیارەکان لە مەلزەمەی کۆگای پرسیارەکان هەر پرسیارێک بە مێشکی مرۆڤ دابێت ئێمە لەو مەلزەمەیە داماننەوە باشە بەڵام لێرە زۆر گرنگە ئەتوو هەر کاتێک لەگەرە من خەت لێ دەدەی بابەتەکەی خۆت دوای ئەوە هەوڵ بدە یەکەم جار مراجعەیەک بکەوە ئەو جۆرە پرسیاری وزاری لەگەرە من هەڵکە باشە یان هەوڵ بدە دوای ئەوەی بابەتەکە هەموم خەت لێدا مەسەلەن ئێستا هەرسێ قۆناغی گۆڤارم ینی وتارم تەواو کرد هەرسێ قۆناغەکە بە جوانی مراجعە بکەوە یەک دوو جارێک ئەها مراجعە بکەوە ئەو جە دوایە وەرە لەگەرە من پرسیاری هەڵ دەکەین یان هەر پێش ئەوەی ئەمن هەڵکەم ئەتوو لە لای خۆت وەڵامەکە هەڵبژێرە دوایە ڤیدیۆەکە لێدەوە با بزانی وەڵامەکەت ڕاستیان هەڵەیە باشە بە هەمان شێوە لە بۆ پرسیارە بەرایەکانیش پرسیارەکان هەمووی وەڵامدەوە دواتر تەمەشاکە بزانین ئایا تا چەند لە بابەتەکان تێگەیشتووی لەبەرت کردووە دەتوانی وەڵامی ڕاست هەڵبژێریانە تاوانەیەکی تر لەوانەی کۆتایی دوایین ڤیدیۆی نوێم تایبەت دەکەین بە چیرۆک هەرسێ قۆناغی چیرۆک پێکەوە لەگەڵ و پرسیارە وزاری و بەرایەکان پشتیوان بەخوای گەورە لەوانەی داهاتوو پێتان دەگەینەوە خواتان لەگەڵ